شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی خۆشەویست، خۆشحاڵ بووم بە خزمەتانەگەمەوە لە بەرنامەی لالەی ئامۆژگاری. خۆشحاڵ بووم لە خزمەتانە باسی ئەحکامەکانی زەکاتی فیتر کەم. زەکاتی فیتر کە خۆمان پێڵێن سەرفترە و لە هەندێک ناوچەی خۆمانە پێی دەوترێت سەرچاکردن. دیارە ئەم سەرفیترەیە خوای پەروەردگار کە واجبی کردووە کە زەکاتی پێ دەوترێت زەکاتی فیتر. بۆ پێی دەگوترێت زەکات لەبەرەوەی زەکات لە زەکایەزگۆ هاتووە، یعنی پابوونەوە و گەشەوەنما ئەکەوێتە ئەو ڕۆژوەی کە گرتووتە و خوای پەروەردگار قبوڵی دەکات و ئەگەر زەکات لە ماڵ دەرکرێت ئەو ماڵە بەرەکەتی تێدەکەوێت و بۆ پێی دەوترێت زەکاتی فیتر. لەبەرەوەی زەکاتی فیتر بەهۆی جەژنی ڕەمەزانەوە واجب کراوە کە عولەما ڕەزا و ڕەحمەتی خوان لەسەر بێت دەفەرمێن هو سەبەب وجوبیها. بۆیە پێی دەوتراوە زەکاتی فیتر لەبەرەوەی لە ڕەمەزاندا بەهۆی جەژنی ڕەمەزانەوە فەرز کراوە. سعیدی کوڕی موسەیەب و عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووشیان لە تەفسیرە و ئاەتا کە ئەفەرمێ قەد ئەفلح من تەزەکا، ڕزگار بوو ئەو کەسەی کە خۆی پاکردەوە. مەبەستی زەکاتی فیترە، هەردووشیان دەفەرمون مەبەستی زەکاتی فیترە قد أفلح من تزكى. دو حديثي صحيح مان هي لسر زكاة فطر كمشهور لنيو مسلمانان دا حديثي ابن عباس وابن عمر. كابن عباس فرميت بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرضي كرت لسر مان زكاة فطر طعمة للمساكين، وكو خواتني بو مسلمانان بو أواني كمسكين مسكين بكسيك دوتريت کە ڕزق و ڕۆزییشی هەیە بەڵام بەشی ناکە، بەڵام فوقەرا بە کەسێک دەوترێت کە هەر هیچی نەبێت. وطهرة للصائم و بۆ پاکبوونەوەی کەسانی کە بە ڕۆژوو بوون من اللغو واللهو یا من الرفث لە ڕیواتیشکا فەرمێ ئەگەر لەهو لەعبێکی کرد بێت، ئەگەر قسێکی ناشەرعی کرد بێت، بۆ پابوونەوەیە لەو شتانە ڕۆژەکەی پا دەبێتەوە بەهۆی دانی ئەو سەرفترەوە. فمن أداها قبل الصلاة فهي زكاة مقبولة. هەر کەسێ پێش نوێژی جەژن ئەم سەرفترێ بدا، خوای پەروەردگار لێ قبوڵ دەکات و هەر کەسێکیش لە دو ئەوە بیدات ئەوە بە سەرفترە قبوڵ نییە، بەڵکو ساداقەیە کە خێرێکە کردوێتی. لە حەدیثەکەی دووهەمدا دەفەرمێت کە ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت بۆمان باز دەکات، دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەکاتی فیتری واجب کرد، فەرز کرد لەسەرمان صاعا من تەمر کە 4 مشت لە خورما کە ئەکاتە 2 کیلۆ و 176 غرام، ئەو صاع من شعیر یان صاعێک 4 مشت لە جۆ کە بە هەمان شێوە 2 کیلۆ ڕوبعێ تقریبان کەمترە. على الحر والعبد لەسەر هەموو ئازادێک و لەسەر هەموو بەندێک و لەسەر هەموو نێرێک و لەسەر هەموو مێیەک و لەسەر هەموو بچووشێک و گەورەیەک واجب کراوە لە نێو مسلماناندا. حکمەکەی واجبە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فەرەضە بۆ شتێکە کە واجب بێت. عولەمان ئیجماعیان هەیە لەسەرەوەی کە فەرزی عەینە لەسەر هەموو کەسێ واجبە، مناڵ بێیان گەورە بێیان بچووک بێ. حکمەتەکەی وەیە بۆ پاکبوونەوەی ڕۆژوانە لەو لەهو لەعب و ڕەفەثانەی کە کردوێتی. هەر کەم و کوڕێکی هەبێ بەهۆی ئەو سەرفترەوە خوای پەروەردگار ڕۆژۆکەت پاک دەکاتەوە. و حکمەتیشکە ئەوەیە کە فەقیرانیش فێری بەخشین بن ئەگەر کەمیش بێ. ئەوە تا لە حەدیثیشکە ئەفەرمێ ئیتەقوا النار وەلەو بشق تەمرە، ئەفەرمێ ئەگە بەلەتە خورمایەکیش بێت خۆ لە ئاگری دۆزەق بپارێزە. کەواتە زەکاتی فیتر ئەگەر کەسێ نەتوانێت زەکاتی ماڵەکەی با لەبەروی فەقیرە، بەڵام ئەتوانێت زەکاتی فیتر بە ئەگەر خواردنی شەو ڕۆژی جەژنی هەبێ. لەسەر کێ واجبە؟ لەسەر ئەو کەسێ واجبە کە لە حەدیثەکەی ئیبن عومەرە باسی دەکا لەسەر هەموو حڕ و عەبدێک لە نێر و مێ بێت یان بچووک و گەورە بێ لە مسلمانان لەسەریان واجب دەبێت و ئەوی خوای پەروەردگار بیکا بە کەفارەتی گوناهەکانیان.
هەروەها على من تجب لەسەر ئەو کەسانەی کە واجبە ئیبن عومەر دەفەرمێت هەر کەسێک خواردنی شەو ڕۆژێکی هەبێ لەسەری واجب دەبێت ئەن یەکونە لەه شیبع یوم وەلەیلە هەر کەسێ خواردنی شەو ڕۆژی جەژنی هەبێ واجب دەبێ لەسەر ئەو ئەسنافانەی کە باسمان کرد دەدرێ بەچێ دەدرێ بەوانەی کە مسکینن طعمەتون لیلمەساکین ئەو هەش سنفەی کە لە زەکاتە باس کراوە شمولی ئەمە ناکات تەنها فوقەڕا و مەساکین نەبێ و ئەو سنفانەی کە فوقەڕا و مەساکین بن هەر شمولیان دەکات بەڵام ابن تيمية رضا ورحمته خواه دفرمي لا يجوز إلا لمن يستحق الكفارة جائز نية إلا بو كسيك كمستحقي كفارة كفارة تنها ما بس أو كفارة تانية لكسيك سوينيشي خواردو سوينيش كاندو أبي كفارتكي با كفارتكشي تنها بو كسيك دبيت كهجارة ككسيك فقيرة أبي بدري بو كسانة هروها ابن تيمية رضا ورحمته خواه بدفرميت كفارات من أوسط ما تطعمون أهليكم أبي خوارنيكي وسط به أو خوارنيكي إنس كسيك دولمنا فرقه لك الكسيك فقيرة كسيك دولمنا خوارني باشتريه لو هاتشي بتواني برنجي كلام بها برنجي كردي كخومان في دلين بلام كسيك هجار لو هاتشي نتواني بپی ئەو واریدات و پێی ئەو داهاتی کە هەیەی زەکاتەکەی دەردەکا ئەسنافەکانی چییە؟ شەعیر، جۆ، ئەتەمر خورما لەگەڵ زەبیب مێوش هەروەها ئەقەت واتە کەشک کە لە سەردەمی زوال لە کەشک دەریان کردووە قەمەح گەنم لەگەڵ برنج کە ئەمانە هەر هەمووی ئەتوانی زەکاتی لێ دەرکەی طعمەی ئەو کاتە قوتی ئەو کاتەی خەڵک چی بووە دەبێ لەوە دەرکرێت ئەبوو سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بدەفەرمێ خواردنی ئێمە قوتی ئێمە ئەفەرمێ شەعیر و زەبیب و تەمر و ئەقەت بووە واتە جۆ و مێوش لەگەڵ خورما و کەشکە هەروەها مقدارەکەی وەکو باسمان کرد ساعێکە کە 4 مشتە 4 مشتەکەش پێک هاتووە لە 2 کیلۆ و 176 غرام کە ئەکاتە 2 کیلۆ و ڕبع کەمتر کە ئینشاءالله ئەگەر زیاتریش بدرێت بە سەدەقا بەخێر بۆ تەنووسرێ بەڵام نابێت لەو میقدارە کەمتر بێ هەروەها خاڵی حەوتەممان وەقتی دەرکردنەکەی لە ئێوارەی جەژنەوە دەست پێ دەکات هەتاوەکو نوێژی جەژن باشترین کات ئەوەیە کە لە دوای نوێژی بانیوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری کردووە بە سەحابەکان وأمر بها أن تخرج قبل الصلاة پێش نوێژی جەژن دەریکەن لە دوای نوێژی بانیوە سونەتە دەریکەی بەڵام لە ئێوارەی شەوی جەژنەوە دروستە بەڵام دروستە ڕۆژەیان 2 ڕۆژ پێش ئەوەی کە جەژن بێت دەری بکەیت چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە سعیدی کوڕی موسەیب ئەبوو سعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوا لێ دەفەرمێ ئێمە ڕۆژەیان 2 ڕۆژ پێش ئەوەی کە جەژن بهاتایە ئێمە ئەمانتوانی سەرفترەی ماڵەکانمان دەرکەین بۆی بێ بە کەفارەتی ڕۆژۆکەمان ئەوەی کە تێبینیە و گرنگە لە خزمەت جەنابتان ئاواسی بکەین ئایا دروستە بە پارە دەربکرێت ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت خۆی سونەتە لە خواردن دەرکرێ بەڵام دروستە لە پارەش دەرکرێ کەسێک قوتەکەی بکا بە پارە دروستە بەڵام جمهوری عولەما هەر سێ زانا بەڕێزەکەی کە دەفەرمون واجبە لە خواردن دەربکرێت ئایا ئیمامی ئەبوو حەنیفە کە ئەفەرمێت دروستە نەیوتۆ سونەتە ئەفەرمێت دروستە ئەگەر کەسێ زەڕورەتێکی هەبێ بەڵام ئەوەی کە ناشەرعیە لەوە کە بڵێ بە پارە باشترە چونکە ئەگەر بڵێ باشترە شتێ باشە کە خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتبێتیان باشترە ئەو قەولە ئیمامی ئەبوو حەنیفە نەی پێکاوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ حەدیثەکە فەرمێ ئەگەر عالمێ پێکای 2 ئەجر وەردەگرێ ئەگەر نەی پێکا تەنها ئەجرێ وەردەگرێ ئیمامی ئەبوو حەنیفە نەی پێکاوە لەبەر ئەم خاڵانە یەکەم لە وەختی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دینار هەبوو درهەم هەبووە بەڵام لەوە دەری نەکردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی پارەی دا خۆی خواردنی داوە پارەی نەداوە
هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایکی عایشە بۆمان دەژێت فەرمێت من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. هەر کەسێک کردەوەی بکە ئێمە ئەمرمان پێ نەکرێت ڕەت دەکرێتەوە لێی قبوڵ ناکرێت. هەروەها قەولی جمهوری عولەمای لەسەرە هەروەها ئەگەر عیبادەتێ مخالفەی جنسەکەیکەی فەلەیسە مەقبولەتون قبوڵ ناکرێت بە هیچ شەوێک. هەروە ئیجتیهاد لە نەسدا ناکرێت مادەم ئەفەرمێت طعمەتون للمەساکین باشتر وایە بە خواردن بدرێت لەبەرەوەی حەدیثەکە فەرمێت طعام طعمە یعنی خواردنێکە بۆ هەژارەکان. هەروەها بۆی تووشی ئەو گومانە نەبیت باشتر وایە بە خواردن بیدەیت و بۆی مخالفەی پێغەمبەری خوانەکەی صلی الله عليه وسلم. و ئەگەر کەسێکیش بڵێ بە پارە باشترە ئەومە پێی دەڵێن ئەگەر باشتر وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پارە دەری دەکرد و پارە بەدیلی هەیە ئەوە تا کەسێک زەکا بدا ئەتوانێت پارە بدا. هەر کەسێک لە سەدەقە و خێر وەرگێت ئەتوانێت بە پارە وەرگێت. بەڵام مەسائیلی زەکاتی فیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خواردن دەری کردووە و مسلمانان داوایان لێ دەکەین عیبادەتەکان وەکو خۆیکەن بە خواردن ئینشاءڵڵا زەکاتی سەرفترەکان بدەن بۆ هەموو کەسێک 2 کیلۆ ڕوبع ئینشاءڵڵا دەربکەن و باشتر وایە ئینشاءڵڵا لەبەری خوتی ئێمە برنجە ئەو برنجەی کە خۆت بەکاری دەهێنی لە ماڵدا ئەو برنجە ئەگەر شتێکی باشتیش بکڕی بیدەی بە هەژارێ باشترە و ئینشاءڵڵا هەوڵ بدەین عیبادەتەکان وەکو خۆی ئەنجام بدەین داواکەین لە خوای پەروەردگار خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێ. خوای پەروەردگار زەکات و سەرفیترەکانمان لێ قبوڵ بکە. خوای پەروەردگار طاعات و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکە. داواکەین لە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێ. ئامین والحەمد لله رب العالمين. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان